لە جیهانا 5,000 شیردەر هەیە. مرۆڤ تاکە شیردەرێکە کە بە گەورەییش شیرە خوات. هیچ ئاژەڵێک بە گەورەیی شیر بەکار ناهێنێت، تەنها لە قۆناغی تەمەنی بێچوویدا نەبێت. بەڵام ئایا لە ڕووی زانستیەوە شیری چ ئاژەڵێک باشترین شیرە بۆ مرۆڤ؟ یاخود بە زمانی کە بپرسین شیری کام ئاژەڵەیە کە لە ڕووی پێکاتەوە لە شیری مرۆڤ ئەچێت؟ لەگەڵمان نابن بۆی لە شیر و تایبەتمەندەکانی شیری ئەم زیندەوەرە گرنگە تێبگەین. طبعا شیر بریتێ لە دەردراوی گوان ئەو ڕژەنەیە کە لە ڕێگەی خانە زیرەکەکانیەوە لە ناو خوێنە کۆمەڵە پێکاتی گرنگ دەرێنەی کا بە شیر کە بریتێ لە چەوری، بریتێ لە شەکر و بریتێ لە ئەو پێکاتانی تر لە جۆرێ لە پرۆتین کە لە ناو شیرە هەیە. ئەم بزنانی کە لێرەی بینی لە ڕێی گوانیەوە بۆی کە 1 لیتر لە شیرمان بۆ بەرهەم بێنێ پێویستی بە 5,000 لیتر خوێنەیە. واتە 5,000 لیتر خوێن لە ڕێگەی سوڕی خوێنەوە چێتە گوان وە گەڕێتەوە اینجا لیترە شیرمان بۆ بەرهەمێنێت. بەڵێ بێگومان ئەمە پرسیارێکی زۆر گرنگە، چونکە کە باسی شیرەکرێ باسی چەوری ئەکرێ، مەترسی قەیماغ و مەترسی سەرتوێژ و مەترسی چەوری شیر بە تایبەتی لە کۆمەڵگەی ئێمە. شیری بزن بە پێچوانەی شیری مانگاوە ئەو چەوری کێتایەتی، ئەو چەوری کێتایەتی پێوترێ میدیەم چین فاتی ئەسید، واتە چەوریەکە کە لە ڕووی کیمیاییەوە زنجیرە پێگەنەرەکانی با بڵێن کورتە یاوەخو ناوەندە. ئەمە چی ئەگەێنێ؟ ئەمە وەگەێنێ کە ئەم فاتی ئەسیدانە ئەتوانرێت وەکو سەرچاوی وزە بەکار بێنرێ، ینی نانیشێنە ناو لەشی مرۆڤ یاوەخو چەوری خوێن بەرز ناکاتەوە. جگە لەوە هەر بەپێی توێژینەوەی زانستی دەرکەوتووە کە ئەم میدیەم چین فاتی ئەسیدانە توانای دابەزاندنی کۆلیسترۆلی لەشی هەیە و توانای زیادکردنی کۆلیسترۆلی سوودبەخشی لەشیشی هەیە. بێگومان ئێمە زانین کە شەکری لاکتۆز لە ناو شیرە هەیە، بە تایبەتی شیری مانگا. بۆیە من واڵێ بچکە لە 85 ئەو شیرەی لە جیهان ناخورێ بریتێ لە شیری مانگا. زۆر کەسەیە بەهۆی کێشیان لە ئەنزیمی لاکتەیزەوە ناتوانێت شیری مانگا هەرس بکات، لە ناتوانێت کە بیخوا بەکاری بێنێ، ئەو کاتە تووشی گیرروگرفتی تەندروستێ. بەڵام شیری بزن بڕێکی کەم لە شەکری لاکتۆزی تایە، بۆیە هەر بە توێژینەوە دەرکەوتووە کە ئەو کەسانە توان زۆر بە ئاسانی شیری بزن نۆشی گیانیان بکەن لەبەر کەمی ڕێژەی لاکتۆز تایە. بەڵێکێکە لە تایبەتمەندە گرنگەکانی شیری ئەم بزنانە بریتە لە بوونی پرۆتینی کازایی کە با بڵێن لە زۆربەی شیرەکان هەیە. بەڵام کازایینی شیری مانگا کازایینی وەنی پێوترێ، بەڵام شیری بزن کازایینی تو یاخود کازایینی بی. جیاوازی دیوان ئەم پرۆتینانە چییە؟ یەکەم سروشتی کازایینی دوایە کە کەمتر پێکاتێکە کە هانی هەوکردن بە پێچەوانەوە توانین بڵێن کازایینی شیری بزن دژە هەوە باشترە بۆ هەوە. لە هەمووی گرنگتر ئەوەی کە هەیە بە پێی و توێژینەوانی کە لە جیهان کراوە ئەم پێکاتوە هیڵین پرۆپێرتایزێ، واتە توانای چارەسەرکردن، توانای ساڕێژبوونەوەی هەیە لە ڕووی شانەزانی، لە ڕووی نەخۆشیسانی بۆ دوو نەخۆشی زۆر گرنگ کە نەخۆشی پارکنسۆن لەگەڵ نەخۆشی ئیلزایمیر، ئەوەی کە خەڵک دەستیە لەرزەیان فقدانە زاکیرەوەی کەشتی بیرەچێتەوە. شیری بزن ئەگە مرۆڤ ڕابێ لەسەری بیخوات با بڵێن ئەیپارێزە لەو نەخۆشیە بە تێپەڕبوونی کات. دەربارەی پرۆبایۆتیکەکان حەزەکەمەوە بڵێم کە ڕێککەوتنێکی واژوو نەکراوی مۆر نەکراو هەیە لە بینی مرۆڤایەتی و کۆمەڵێکی زۆر لە بەکتریایە. ئەم ڕێککەوتنە ئەوەیە کە بەکتریاکان بە شێوەیەکی مسالەمەت ئامیز یاخود بە شێوەیەکی ئاشتیانە لە ناو ڕێخۆڵی ئێمەیە بژین، لە بەرامبەریشە سیستمی بەرگری لەش پەیوەندی نەبێ بە بەکتریاکانەوە لە ناویان نەبات. ئەم ڕێککەوتن ملیارها ساڵە لە نێوان مرۆڤ و بەکتریاکانە کراوە بەرامبەر ئەوەی کە بەکتریاکان کۆمەڵشتی بەسوود و کۆمەڵشتی گرنگ بۆ لەشی ئادەمیزاد دابین بکەن. شیری بزن ملیۆنها لە
بەکتریای پرۆبایۆتیکی تایە و پێشم خۆشە بە بینەری خۆشەویست بڵێم ڕاستە کاتێک ئێمە ئەم شیرە ئەکوڵێنین بەهۆی پلی کوڵانەوە ئەو بەکتریا پرۆبایەتیکانە لە ناوەچن مەگەر لە جیهانە بزنێکی وا بەرهەمبێنین کە هیچ بەکتریایەکی تیان نەبێ بەڵام دواتر لە کاتی پێکهێنانی ماستی شیری بزن ئەو پرۆبایەتیکە نوێهانە دووبارە وەکو لە ڕێی هەوێنەوە گەشەکەن و ئەوەی کە زۆر گرنگە پرۆبایۆتیکی شیری بزن هەر لاکتۆبەسیلیای شیری مانگا نییە بەڵکو کۆمەڵی پرۆبایەتیکی نوێیەکە لە توێژینەوەکانە باس کراوە لەبەرەوە باشترین شیر کە مرۆڤ بیخوا بە سووترین شیر کە مرۆڤ بیخوا شیری بزنە وە کۆتا خاڵیش پێشۆی کە بە یارمەتی بینەرانی عزیزم شیرە بخۆمەوە ئەوەیە کە ئەم شیرەی دەستی من پڕپڕە لە زینک وە سلینیۆم بەڕادیکی ئاوا کە لە هیچ شیری ئاژەڵێکی کەیە نابیندرێت سلینیۆم ئەو دژە ئۆکسانە گرنگەی کە خانەکانی لەژە پارێزە لە شێرپەنجە و مرۆڤ بە گەنجێتی ئەیڵێتەوە پیربین دواخە وە کۆمەڵە سوودی تر و لە هەمووی گرنگتر مادەی زینک کە زۆر بەهێزە بۆ سیستمی بەرگری لەش جگە لەو ڤیتامین ئەی کە بە بڕێکی زۆر لێرە هەیە و ئەو سێپێکاتووی کە باسم کردواکە شیری بزن وێڕایەوەی کە هاوڕێیە بۆ زۆربەی کۆندامەکانی لەشی مرۆڤ باشترین هاوڕێ بۆ پێستی مرۆڤ و پێست جوانەکە و پێست بەهێزەکە و بەکتریازیان بەخشەکانی پێست لە ناوە باوە هەموو ئەو شتە نەخوازراوانی لە پێست وەکو زیبکە وەکو پەڵە دروزە بێ نایەڵێ هەر بۆیەشەکە زۆربەی سابوون و بابەتەکانی جوانکاری لە شیری بزن دروستەکە بۆ هیوایی کە هەموو لە هەیەکمان بێبەش نەبین لە شیری بزن بە مەرجێک سەرچاوەیەکی دڵنیاییمان دەستکەوێت کە ئەم شیرە شیری بزنە خواتان لەگەڵ بێوە ناخۆش